سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر چۆنیەتی ئەو گۆشتانەی کە لە نێو قەسابەکان دەفرۆشرێت بەشێک لەو قەسابانە کە لەسەر شەقام کار دەکەن لە بەردەم ئەم دوکانەیان لەم شوێنەدا سەری ئاژەڵەکان دەبڕن و گۆشتەکانیان دەفرۆشن ئەم گۆشتانە چەندە تەندروستە جیاوازی لە نێوان گۆشتی بیانی هیندی ڕۆمانی کەنەدی چوزانم ئەو گۆشتا ئەو ئاژەڵانەی کە دێنە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو ئاژەڵانەی کە لە نێو هەرێمی کوردستان زاوزێ دەکەن ئالیک دەدرێن چ جیاوازێکیان هەیە ئەو گۆشتانەی کە مۆریان لەسەر نییە ئەو گۆشتانەی کە وەستی سەربڕخانەیان لەلا نییە کامەیان تەندروسترە ئەرێ بەڕاست گۆشتی خۆمانە چۆنە و گۆشتی بێگانەش چ ڕەنگ و چ تامێکی پێم بڵێت چە ساڵە قەسابی ئەمنەوە تەقەن 4 قەساب 4 ساڵە ینی قەسابەشی باشی باش ئەو گۆشتە چیەوە گۆشتە سۆرەوە گۆشتی خۆمانەیە گۆشتی خۆمانەیە گۆشتی خۆمانە گۆشتی هەمی گۆلێکی خارجی دێ لە خارج دێ ئێ هەمی گۆلێک لە خارج دێ لە خارج بەس هەیە وەختی دێ گۆلێک لاوازە جوتی 400 کیلۆیە 500 کیلۆیە بەخوێ دەکە 6 مانگ 7 مانگ دەبی جوتەك تەنێک دەبیت بەس لە خارج دێ هەیە گۆلێک لە خارج دێ جوتی تەنێک زێترە دێ لێرە مانگش بەخوێ دەکەن ئاڵک دەدەن دەری گۆلێکی خۆمانی نییەوە ئێستا چهانی خۆمانێت تێ بگەمە من نازانانی ئەدرای خۆمانە ئەی حیوان لێرە بەخێ بکە ئێستاوە هەوە ئەوە حیوانی خۆمانەیە ئەوە لە کوردستان لەدایک بووە لە کوردستان بەخێیان کردیە 6 مانگ 7 مانگ 6 مانگ 7 مانگ ئەوە دەری خۆمانە ئەوە دەری خارج ئەوەش لە ئەسڵدان لە دەرەوە هاتووە حمل لە خارج دێ هەمووی لە خارج حمل لە خارج ینی گۆشتی خۆمانی خۆمانە لەدایک ببێ زاوزەی کردێ نییە سەری ئالیک لێرە خوارد ئالیک لێرە خوارد ئالیک لێرە خواردی بەخوێ کردیا لێرە گەورەی کریایە باشە تۆ پێم بڵێ هەندێک جار ڕەنگی گۆشتەکان جیاوازە ئێستا ئەوە سۆرە سۆرەی سۆرە ئەوە قاوەییە ئەوە با لێدایە سۆر دەبیت ئەوە هێشتا تەرە تازە کردم کرد هێشتا تەرە ینی هەر گۆشتێک ئەگەر تەڕ بوو قاوەییە ئەگەر بای لێدا ڕەش دەبیت ینی کەوایە ئەوی تۆزێک بستە پشک ڕەش دەبیت بستە ڕەش دەبێت ئەوەیە جیاوازی نێوان خۆمانە و خۆمانە لە خارجی ئەوەی دی فەرقە تامی فەرقە چۆن دەزانین وەختی بخۆیت زانی تامی فەرقە ئەتو بخۆیت بخۆیت زانی ئەتو بخۆت دەزانی گۆشت نازانم چۆن دەزانی بخۆم دەزانم تامی هەیە هەدێ بە چاو بچاوش ئەوەن دەزانە بەس تو نازانی باشە ئەمە قەسام دەزانم بەس تو قەسام لێت نازانی باشە ئێستا تۆ خۆت سەرت بڕیوە ئەمە خۆم سەرم بڕیە یانی لە سەر بڕخانەی ناتووە خۆم سەر دەبرم بەخۆت بەخۆ هەدێ ئەگەرەوەت نەخۆش بوو نەخۆش دیارە ڕەنگی گۆشت دیار نەخۆشە جەرگی دیارە پێشکانی خۆ سەر دەبڕی پێشی دوکانی حتا لە قەسەخانە سەر ببرم دکتۆر دەبێت گۆشت دەکەن ڕەنگی گۆشتی گۆشت دەکە ناوی خین هەبی شتێکی ئەو حیوان نەخۆشە نەخۆشە باشە تۆش حیوان هاتووی گۆشت بکە باشە چۆن دەزانی ئەو گۆشتەی ئێستا دەکڕی چەند دڵنیایی کە گۆشتی خۆمانەیە گۆشتە چی تەندروستە وەڵام بەزم سیخەمە و کابرای هەیە یانی دەیناسی دەیناسم لە مێژە چەند سارە هەر گۆشت بەسەوە تەبقەی پێوە نییەوە دەزانم بەسیقەت پێەیە ئارێوەڵە یانی ئەسە لە سیق ئەگەر لە شوێنی تکە ناکڕی ناوەڵە بەو شێوەیە ئارێوەڵە بۆ شێوەیە یانی تۆ لە هەموو کەسێک گۆشت ناوەڵە لە بازاری ناکڕم بە هەفتە جار خدمەی پێوەبی هەفتە جار پێوەبی سیخەمە ختمەکەش نییە سیقەت نییە ناوەڵە بە ختمەکەی 100 ختمە لێ درێوەرە 100 ختمە تەزویر دەکرێت لێ تەبقە چییە بەهار تای وەرتەبقی پێوەبی باشە هاتی گۆشتی بکڕی بەێ چ جۆرە گۆشتێک یەک گۆلکی بکڕین گۆلکی خۆمانە بەێ چۆن دەزانی گۆلکی خۆمانە سەرم شێوە مش نازم سەر لێ شێوایە ئەرێ حاجی نازانی تۆ گۆشت خۆمانە کامەیە ئەتو کابانی دەبی بزانی کە چەقول لێدا لە گۆشت دەڵێم گوشتی ئێرە نەبیت خۆوی بیت دەرەوە نەبیت پیسە دەرەوە پیسە حەز ناکەیت ئێستا تو دەتەوێت گۆشتی خۆمانە بکڕی بەێ ئەو گۆشتت چێ بەڕای وڵی ڕای من ئەمەلەکنەوە برادەی دەبم ینی سیقەیە سیقەیە ساڵێک 2 ساڵ دەبیتن هەر یانیم پێ لە چێن دەرێ لە دوورەوە دەیت ئەرێوڵە لە دوورەوە دەی لە قەت لە ینی لە هەموو شوێنە گۆشت ناکڕی لە شوێنە ئیلالەکەم برادری ترستەیە ئەرێوڵە دەترسم لە بەرە لە گۆشتی بیانی دەترسی خمانە نەبیت گۆل کێرە نەبێ ئەمە ناکردن ئەوەش برادری منە سیقام پێدەوە 3 ساڵە وڵا ئەبۆ مەوانجەی نەکرد دەبن زۆر باشە کاچی قەسابوەرە براکەم وەرە باس دەوە دەکرێت دەڵێن ئەو قەسابانە خەڵکێکی زۆر فرتوفێڵ دەکا
گۆشتی هندی بە خۆمانە دەفرۆشی یان گۆشتی بێگانە با نەڵێن گۆشتی بێگانە وەڵا ئەوە کەوێتە ئەچکە سەر زەمیری خۆی هەیە ئەو حالەتە ئارە وەڵا هەیە بەڵام من ئێمە بە شەر دەیفرۆشین بە شەردی ناو مەنجەڵەکە خراب و بێنە پارەکەی خراپ بوو ئەرێ وەڵا ئەگەر خراببوو نیوەی قەسابی ئەو لێریە باشە بەس من لەگەڵ بەڕێبەری سەربرخانە قسەم کردووە دەڵێ کاکا منە وەڵی گۆشتی خۆمانە و گۆشتی ئەو ئاژەڵانەی کە لە دەرەوە دێ هیچ جیاوازی نییە بەلاش و حەلاش خەڵک ترسیە لە جیاوازیەکەی باشە ئەگەر جیاوازی نییە ئەو دەرزی لێن ئەو هەندێ دەرزی بێهۆشی لێن دەڵێوان نییە دەڵێمە دیعاە دیعاەیە ئەی باشە بۆ کیلۆی 1000 دیناری فەرقە 1500 دیناری دەڵێن هەرزانترە هەر لەبەرەوە لەبەرەوە نییە بە ئەوە ئەبێ خەڵق حکوم بە وانە باشە تۆ کام گۆشت دەخۆی من خۆمانەوە ینی بێگانە ناخۆی ناوە ترس لێ هەیە وەڵی ترسیشم لێ نەبێ هەرسەر نابڕ نایخۆ. هەر تامی نییە تامی نییە ناوە باشە بەس تۆ پێم بڵێ کاکە هاوڵاتی باشە بەس هاوڵاتی چۆن سەری لێ دەرکە ئەمە خۆمانەیە ئەمە خۆمانە نییە دیارە بەچ ینی ڕانێکی خۆمانە ئەو پەڕی ئەگەر زۆر گەورە بێ 20 کیلۆ 25 کیلۆ 30 کیلۆیە ئەوەکەی تر 40 کیلۆ 50 کیلۆ بەکەلک نایە وەڵی بەکەڵک نا دەبینم لەبەر دەرکەی دوکانی خۆتان حیوان سەر دەبڕن باش ئەمە زۆر زیادە گوتێت تەندروست نییە کاکەەوە بۆی شە دەکەنەوە وڵا برام لێرە هەمێ و قەسابەکان لێرە دەکوژی گۆشتێکی ڕقمیەکە ڕقمیەکە هەمی خۆمانەیە بە چ دیارە خۆ دکتۆر نینەوە فەحسیکە حتى دلال موجودة لكن دلال ذكرهم لكن كاين ليريه بس والله حمي لكن قصاب خاني تقريبا حميد شي لولا هندي بقى عند درزي شبي ختم ذا كده بيجي او خومانيه او خومانيه يعني درسي شيء مشكل درسي الحيوانات درزيه شلون يعني درزيه ولا لو ميدان انت مشايب او قصاب كان بيشتي ميدان دكوجي حمي لك كلشه كلشه حمي كلش السبي ولا لو تماشى حمي كلش نبو قبلنا يعني تو ضلي غوشتي اما خاونتر لا غوشتي والله تلا او انا خاونتر حمي خومانه بس برجك بس يسامن چوم زام وره بره بيم بلا يسامن چوم زام او خومانه چوم زانم او كلشه خومانه امن دبا ما لكن صاحب خوي شار حساري هيا حمي خومانه شرط خومانه شرط باشا فرقي تشي خومانه لقى بيغاني خومانه فرق زوري لكن هندي شي؟ هندي قوشتي زنخه بوي دير بوني دي بوي دير زنخه بس خومانه نا خومانه باشتره جوتي خويا خواردي رقم يكه ولا شنو بتسنده هو نرمك 12 ليره 12 کاک هەڵمەت پێم بڵێ ینی خەڵکێکی زۆر لە ڕاوچەی لا دروست بووە دەچێتە قەسابخانەیەک نازانی گۆشتی باش کامەیە ئێستا ئەوەی کە فۆکسەبی دەڵێن بەس گۆشتی خۆمانە بەکەلە خواردن خۆی بەنسبەت گۆشت جارێ لە کواڵەتییان لە هاوردەکردن دوشتی جیاوازن ئەو ئاژەڵەی کە لێرە سەر دەبڕدرێتن بەڕاستی ئاژەڵی لە ڕەشەولاق دەتوانین برێن ١٩٠ هاوردەکراوە سەتادەی ئاژەڵی خۆمانە لە ئاژەڵی بچوواتە مەڕوو بزن ئەوە زیاتر لە 150 خۆمانەیە و کەمتر لە 140 دەتوانی بڵێن ئاژەڵی هاوردەکراوە ئەو ئاژەڵانی کە لە گۆشتگە سەر دەبڕێن لای ئێمە دڵنیایەشی 100% هاوڵاتیان دەکەین کە گۆشتشی تەندروستە لەبەر هەر هاوڵاتێک کە مۆرەکەی بینی لەسەر گۆشتەکە تۆ دڵنیایی دەدەیتێ وەکو بەڕێوەبەر کە ئەمە سەلامەتە ترسی نییە شەرت نییە جاری وایە مۆرەکەشی پێوێ بەڵام وەسلی لەوانەیە تەزویرکردنی مۆرەکەی تۆزەک ئاسان بیتن بەڵام دەبی وەسلی پسولەی تایبەتی گۆشتگەی کە دواتر دەتوانن سەیری بکەن و ینی مۆرەکە تەزویر هەیە حالەتێت شەرت بڵێت حالەتی وا هەبوو مۆرەکەشی قەسابە بۆ فێڵی کردووە بە تاکید بۆیە مۆرەکە و وجودی وەسلەکەش ینی کڕیار لە کاتی کڕینی گۆشتەکەی دەتوانێت بپرسێتن ئایا لە گۆشتگەی هەولێر سەر بڕاوە لە قەسابخانەی هەولێر یان لە شوێنێکی باشە بەڵام هەندێک قەساب ئێستا لەسەر شەقام ینی نە ئیجازەی هەیە چوزانم ینی هەر لەسەر شەقامێکە و بڕۆ بە خێرچی گۆشت لە پێشکاری خۆی بەداخەوە گۆڕانکاری لە وەختەکان دەکرێتن یان گۆڕانکاری لە شوێنی سەربڕینەکە دەکرێتن ئەوە بە تەواوی مخالفە و پێچەوانەی یاسا و ڕێنماییەکانە بەڵام ئەوەی کە دەمەوێت ملاحەزەی بخەمە سەر و تیشتی بخەمە سەر بەڕاستی و ئاژەڵی کە هاوردە دەکرێتن خەڵک ترس لە ڕاوچەی لا دروست بووە ئاژەڵەکە کوالەتەکەی
باش نییە یان نەخۆش یان شتیوا دەمەوێت هاوڵاتیان دڵنیا بکەمەوە لە هەر وڵاتێکی هاوردەکرا و بەپێی یاسا ئێمە ڕێگەی پێدەدەین سیاسەتی حکوومەت وایە بەو شێوازەی کە لە هەر شوێنێک بار بکرێت لەوێن دەر یەکەم جار بە ڤاکسین پشکنین تەواوی بێ دەکرێت دوایە سرتیفیکەیتی سەحی لەو شوێنێک کە لێی بار دەکاتن دوایە بە چەندین وڵاتی ترانزیت و ئاخرین جێش وڵاتی تورکیا کە لەوێ دووبارە پشکنینی بۆ دەکرێتەوە لە مەرزەکانی خۆشمان لە مەرزە نێودەوڵەتیەکان دیسان لەلایەن هۆبای پزیشکانی ڤێتێرنەرۆ پشکنینی بۆ دەکرێت. پاشەوەی تەواوی و ئاژەڵانی کە دێنە سەر بخانەکان لەلایەن قەسابانی تایبەت کارمەندانی تەندروستی سەریان دەبڕدرێ پارچە پارچەی دەکەن هەر دوکانێک هەر قەسابخانەیەک لە سنتەری شاری هەولێر لە دەرەوەی شاری هەولێر بە شێوەیەک لە شێوەکان کەسانی کاسب بەم شێوەیە وەکو دەبینن لێرەوە لە سەربڕخانە بەم شێوەیە دەچێتە دوکانەکان بۆ نمونامە مۆرێکی جوانی لێدراوە بەلایلۆنێکی پاک پێسراوە ئەم ئاژەڵانە کە دەیبینن ئەمە ئاژەڵی خۆمانەیە لێرە دەچێتە قەسابەکان لەوێوە دەفرۆشرێت بابزانین تۆ لێرە قەسابی لێرە کار دەکەیان لە دەرەوە ئەمە لێرە کار لێرەکە ئەوە چیەوە حیوانی خۆمانەیە حیوانی خۆمانەیە ئەوە چێ مەڕە بزنس کاورنەوەە کاوڕن لێرە سەرتان بڕێ پێم بڵێ تەبقەکەی چییە چۆن بزانینەوە لە سەر بخانە ئەوە دکتۆرەکان هەموویان پێش سەربیرنەوەوان هەموو فاز دەکرێت ئەو جا سەر دەبڕن لێش باشە چەند جۆرە حیوان سەر دەبڕن لێرە هەموو کوردی خۆمانە عەرەبی هەیە سووری خۆمانەیە ئەنواعی تێدا لێ ئەوە چی ئێستا تۆم پێ ئەوە جوانەگایە ئەوە گەلک گەورەیە ئەوە چی ئەوە جوانەگایە جوانەگای چێندەریە ئەوە ئێرانەیە خۆمانیا لەگە هیندی ئەوەشی خۆمان بەوە هیندی نەبلێەوە ئەوەی ئەوە ئوسترالی نەوانە ئەوە ئوسترالیا ینی هاوردەکراوە باشە تۆ پێم بڵێ کات مۆری وەی ئەوانە تەڕادەکان لێک تۆی کەبابی ئەوە چاوریەکان ئەم لێ دەکەنەوە خەتمەکە لێ نامێت ئێستاەوە چ دەنەوە زالێت دەن یعنی ئێستاەوە بێختمە بێختمە سالی ئەوە بۆچی دەکرێت بۆ کەباب بۆ کەباب بۆ ئەوەیە باشە ئەمەی کە دەبینن تەمەشا بکەن ینی ئاژەڵی ئاوردەکراوە بەڵام بە پێچوانەی ئی خۆمانە لێرە مۆر نادرێت دەڵێت دواتر مۆرەکەی لێ دەدرێت کە لە شەکە یەکجار گەورەیە بابچینەوە ئەوە چیە بزانین ئەوە بە شێوەیەکە ئەوە کامەیە ئەمە چۆنە ئەمە جوانەگایە گۆشت بەرخی خۆمانەیە ئەوی وەستای دیسە کاکەی دیسەمە چیم کە لە شە گەورە ئەوە گۆشتی گۆڵچیە ئەوەش گۆشتی بەرخەیە گۆشتی گۆلێک بەرەوە گۆشتی گۆلچی ئەوش گۆشتی بەرخەیە گۆچی خۆمایان دەرەوە گۆڵچی دەرێ بەس عەلەفی دەخوالێرە هیچ فەرقی لەگە خۆمانەی لە خۆمانەش باشترە و گۆڵچی ئەو گۆڵکە کە لە دەرێ دێ گۆڵکە چ خاوێنە ڤایتەنەرە هەموو شتە چتەواسنات هیچ کێشە چنیە ئەو گۆڵکە داخلی هەرێمی کوردستان دەبی هیچ مەشاکلاتە هیچ لە خۆش نییە و ئەو گۆڵکە عەلەفی خۆمان دەخوا ئەو گۆڵکە لە گۆشتی کوردی خۆمان باشترە باشترە زۆر باشتر خۆت دەخۆیە تو وەرە هەیماخرە خۆ باشە خین و گۆشتە کاکەمەرە باشە کابراایکی بێگانە ئێستا کابرا چاو ڕوبی لەگەم تو فەرقی چییە عینەت گۆشتە عینەتی لە بەرازیل دێ ئەرقا گۆشت لە عالم 50 دەوڵەت ئەو گۆشتێت صعب دەکە لە بەرازیل کاکە بەسە تو وا دەڵێ بە خەڵکێک وا ناڵێ کاکەیەن کاکە ژیان ئەمە دەرزێکی لێ دەدەن بەنجێکی کاکەمەران وەرە پێشەوەی سەربڕی نەبزان کاکەمەرە ڕۆژانە ئەم سیسی جوانەکەی لە هەولێری دەکشمەوە لە تەوزیع ئەو شارە دەکەین یەک مەشاکلاتی نییە دەتانن بە چاوی خۆتە بە کامیرانەکە بە کامیرێتان بێن تەمەشای گۆڵکە بکەن کە دەکوژێتەوە کوشتنەوەکەی کووە بۆ فرۆشتەکەی کووە گۆشت خۆمان دەخۆیانەوە وڵاوی دخوان لومارە خۆمانەوەی دەبینەوە معدە لەو گۆشتەوەی دەبێت ئەرێ وەڵڵا هیچ عیبەشی نییە دەرەجێ گۆشتە لێدا دەبەسترێت هەموو لێدا دەبەسترێت کاکەمەرە سوارەشتی بکە ئەو گۆشتە داخلی هەرێمی کوردستان دەبێت جوانەکە یەک لە فەگەزشت پێ ناکرێت بە 10,000 باشە ئەوە بەلەبەر چیەوە مۆرەکەی پێوە لێ دەدرێت ئێستا هەمووی لێ ئەو لێدرا بەس ئەو دوان لێنە ئێستا توێش دەدرێت ئەو لەو لای لێدراوە ئەوانە هەر هەمووی گۆشتی گۆشتی بەرازیلیە هیچ مەشاکلاتشی نییە ئەو گۆشتەش لێرە دەکوژێت لەوانەکان ئێستا ئێوە هەر هەموو تا ئەو گۆشتە دەخۆن بە ئەمانەتەوە هەر قسەیە باش کاکەمەرە خۆ زاری نەدرێتی زاری درێتە لە عالەمی ئەرقا گۆشت لە عالەمە 50 دەوڵەت ئەو جوانەکای بەرازیل دەبات هەرزانە وڵە تۆ چێ بە چەند دەدەیت ئەمە ئەو گۆشتی بەرازیلی جوانەکەی کامل باش دەزار دەدەیتە قەساب دەدەینە قەسابی نەربشی بە 11,000 قەساب بە چەند نەربشی بە 11 لێرە دەبات نەربشی بە 13 داتۆ قەساب دکتۆر
پێم بڵێ ینی هاوڵاتیان سەریان لێ شێواوە ینی بەشێک دەڵێ خۆمانە باشە بەشێک دەڵێ هاوردە باشە بەشێک دەڵێ ڕەنگی سۆر باش بەشێک دەڵێ قاوەی باش ڕاستیەکەی ژێ دکتۆر ڕاستیەکەی پێشەچی بە خێراتنتان دەکەم بەنسبەت هاوڵاتی کە سەری لێ شێواوە پێویست ناکە سەری لێ بشێوێ گۆشتی خۆمانە دەڵێ باشترە یا گۆشتی هاوردە باشترە وەکو ئێمە هەردوو گۆشتەکە ئەگەر بیێنی گۆشتێکی خراپ نییە بۆ خواردن وەکو گۆشت بەڵام کێشەکە ئەوەیە کە بەشێک لە هاوڵاتیان دەڵێن خۆمانە تەنها بە نابەز لە گۆشتی با بڵێن ئاژەڵی گەورە و کاوڕ و جوانەگاوانە هەتا ئەگەر دیقەت بدەیت لە مریشکیشا با بڵێن دەڵێن کەڵەباوی خۆمانە باشە تۆ کامە مریشکی خۆمانە بۆ نمونە من تا چ دەڵێت تا هاوڵاتی دەڵێ من تکا دەکەم ئەو گۆشتە بخۆن باشترە من وەکو خۆم تا بۆم بکرێت خۆمانە دەخۆنە بەرەوەی تامەکەی خۆشترە لە هاوردە وەکو تام بەڵام ئەگە بین وەکو پرایسەکەی با بڵێن وەکو سعرەکەی احتیمالە خۆمانە ئەگەر بکەوێتە بازار گرانتر بێت بەڵام تامەکەی خۆشترە باشە دکتۆر ئێستا گۆشتە زانە خەڵکی ئێمە لەگەڵ ئەم جۆرە ئاژەڵە نامۆیە ینی برادەراتی نەبووە یانی تێگەیشتێکی باش دروست نەبوو بۆ هاوڵاتی بەچتی ینی تامی ئەم جۆرە ئاژەڵە لەگەڵ تامی ئاژەڵێکی خۆمانە چ جیاوازیە ئەم گۆشتە هەمان ئەو گۆشتەیە هەمان ئەو گۆشتەیە بەڵام ئەمە چییە ئەمە احتیمالە وەکو معلوماتێکی دقیقم نییە بەڵام احتیمالە قەڵاوکردنەکەی سەریعتر بێ لە قەڵاوکردنەکەی ئێمە لەوانەیە بە کاو جۆ با بڵێن لە زۆربەی خۆراکەکەی باشتر بێ بڵێ زۆربەی ئەوانەی کە لێرە با بڵێن دابەستەی بەخێو دەکەن کە لە سەرعیەوە دەکەنە دابەستە کاو جۆی دەدەنێ احتیمالە ئەوە خواردنی علەفێکی مڕەکەستری بدەنێ یان زووتر قەڵەویکەن ڕیشاڵەکانی باشە من تێگەیشتم تۆ خۆمانت پێ باشترە بۆ خۆت بۆ خوارد باشە بەڵام هاوڵاتیەک چۆن بزانێ ئەم گۆشتە خۆمانە نییە ڕەنگەکەی جیاوازە لەگەڵ ڕەنگی خۆمانە ینی ئەمە جیاوازی ئەم گۆشتەر ئەم گۆشتە لە ڕەنگ جیاوازە لە تام جیاواز لە ڕەنگدا جیاواز نییە لە ڕەنگدا بەڵام ئەم گۆشتە ئەگەر بێنی مقارنەی پێ بکە ئێستا ئاژەڵش خۆم بە احتیمالە ئەوە وشک نەبووبێتەوە زوو سەری ڕیشاڵەکانی ئەمە ڕیشاڵەکانی زووتر وشک زووتر بەڵێ بەس وەکو گۆشت عیبی نییە دەزانم گۆشتەکە عیبی نییە بەڵام هاوڵاتێک چۆن ئەو جیاوازە بزانێت دەزانێت زەحمەت زۆر جار پرسیاری ئەوە دەکرێت بۆچی پێویستە ئەو گۆشتەی کە هاوڵاتی لە قەسابێک دەکرێت پێویستە مۆری لەسەر بێت یان وەستی سەربڕخانەکانی هەرێمی کوردستانی لەسەر بێت ئێستا ئێمە لە سەربڕخانەی سەیری ئەم جەرگە بکەن بەڕێزان ئەمە لە سەربڕخانەی هەولێرە ئەم جەرگا وەکو قەسابەکان باسی لێوە دەکەن کارمەندەکانی تەندروستی باسی لێوە دەکەن جەرگەکە تێک چووە سەیریکەن ئەمە تێک چووە ئەوە دەڵێ هەر ئاژەڵێک کە دێتە ئەم سەربڕخانەیەوە کە بە زیندویی دێت زۆر جار زیندووە کێشەی نییە بەڵام لە کاتی سەربڕین بەشێک لە جستەی ئەو ئاژەڵە دەردەکەوێت تووشی نەخۆشی بووە ئەم جەرگە هاوشێوەی ئەو جەرگانی کە لەم لاوە فڕێدراوە لێرە لێ دەکرێتەوە دواتر فڕێ دەدرێ و دەبێتە پاشماوە و لەگەڵ زبڵەکان فڕێ دەدەنە شوێنی تایبەت. تۆ پێم بڵێ لێرە چ کار دەکەی بزە بدەم سەربەخان سەرپەرشتی دوکاندارەکان دەکەم حیوانم لۆ سەردەبڕی حیوان وەڵی خۆمانەش دەبڕێ خۆمانەش خۆمانە ئێستا چێلمانەیە خۆمانەیە حیوانی هوردیش خۆمانەی تێدایە ئیدەرێش تێدایە تێکەڵە باشە جیاوازی ئەو ئاژەڵانە چیە و حیوانانێک کە سەریان دەبڕی جیاوازیەکانیان چییە ڕەنجیان فەرقی هەیە تامیان فەرقی هەیە خۆی دەزانی کووە جوانەگابی چێربیتن خۆمانە هیچ فەرقی نییە لەگەوەی بەس ئەوەندەیە فەرقەکە ئەوەندەیە ئەوانە هەندێک گەورەترن ئەو تاسیری نییە هیچ تاسیر نییە ئەوانەش نێتن بازارەکە فەرقی زۆر فەرق دەکاتن لۆ ئێستا ئەو حیوانە نێتن لە باشە مەدانێ
حیوان گران دەبی توش بازارت کەم دەبی بازارم کەم بازارجەکەش کەم دەبی بەرفعل وایە وانە خەمی ئەو جیرفان نەشتا توش دەکاکەوەکو دەبێ سەرکە نەک ئەمن ئەدی شاگردەکان شاگردەکان ئەدی شاگرد دەبن ئەدی دە شاگردمە ئەدی پارێ و دە شاگردێک و دەردەینم بەس خوا پێم بڵێ بە ئەمانەتەوە بە ئەمانەت تەواو کام گۆشت دەخۆی تۆ کامە گۆشت باشترە وڵی ئەمن ئەنوا گۆشتی دەخۆم ئەخ دەزان بەس کامە لەسەر کە جومعانی وەڕۆکەی دادەنیشی لەگەڵ ماڵەوە وڵی ئەمن میسالم بە جۆرەی خۆم حیوانی وردیش دەکڕم گاش دەکڕم ئەمنا گۆشت خۆمانە هەردووشی دەخۆی ئێستا ئیدریسی بەخۆم یعنی حسەمەیە هەندێک جا پارچە گۆشتەکی ئەوەندە لۆ خۆم لۆ خۆم دەبم باشە کاکە دڵڕاوە چیەکەیە بە شێوەیەک لە شێوەکان تۆش قەسابی وانە تۆ دابش دەکەی گۆشتەکە بۆ زۆر شوێ دابش دەکەی ئەو شوێنانە چنە قەسابن یان مەتامن ئەمووی دوکانی قەسابیانێ لە محلەکە مەتامیشن نامەت ئەمە نادێنە مەتامی بەس قەسابەکانی مالێ بەری یعنی قەسابەکان ئێوە گۆشتیان بۆ دەبن لێرە بە چەندە جوملەی لێرە جوملە ئەمە بەڕانی نەرمک بە 10,000 دەدەین پشتی بە 7,500 دەدەین پەراسووی نەرمک بە 7,500 دەدەین بێسکەکەشی بە 6,000 دەدەین بە مۆرەوە بتەبغی قەسابخانی پێ بە فەحس و هەموو شتە دکتۆر دێ فەحس دەکات هەمووی دکتۆر دێ دکتۆر بە ساخیش دێ کە داخلی قەسابخانە دێ هێواران فەحس دەکات کە دەشکوژێت و دەبێت چەند قازانز قازانزەکە زۆر باش عیبینە قازانز نە ئیتۆ ناڵێم ئەوەی خوا نەیبڕێی تۆ بەسی ئەو دەڵێم قەسابەکە چەندی قازانز قەسابەکەش قازانزی خۆی دەکەوێت چیلوی 2000 لەر چیلوی 2000 قازانز دەکەم تۆ قەسابی کورە کاکەیەوە بۆ 2000 لە 1 کیلۆ زۆر نییە نەخێر زۆر نییە چکە دوکاندار کرێ هەیە کارەبای هەیە شاگردی هەیە ئەوانە هەموو بەس هەندێک جار کورە ئێستا من بچمە هەر قەسابێک لەو هەولێرەی لەو کوردستانی لەو سلێمانی لە دۆ باسی کوردستان بکەین دەڵێ کاکارێ ئەو گۆشتە چییە دەڵێ خۆمانەیە کاکە ئەو گۆشتە کو هەمووی هەر خۆمانەیە لە ئەسلیشتا ئەوانێ دەڵێن کاکە سەرچاوی هەموو گۆشتەکانی کوردستان لە سەدا هەشتای گۆشتی هاوردەیە هاوردە نییە ئێوە بۆ گۆشتی هاوردە دەڵێن خۆمانێت چییە مەوزوع بەخۆی بینە سەر ئەساسیەکە چیە کاوانە لە خارج دێنێرە لێرە بەخێو دەکرێت ئەوەش دەبتە نسبەتەن خۆمانی لێرە بەخێو ئەتی تاان لێرە بەخێو دەکرێت یعنی سەر نابڕێت دوسێ مانگ 4 مانگ دەمینێتەوە لێرە بەخێو دەکرێت هەوای ئێرەوە باشە تۆ قەسابی بەێ ئێستا بت بەمە قەسابخانەیە دوو گۆشتت بۆ دانم یەکی هاوردە یەکی خۆمانە تۆ دەزانی لێ دەزانم تەما ئیشی من دیارە پێی بڵێ بە بینەران بڵێ دیارە بەس لێکانە شتەکەی ڕغبەتە قوربان ئەوڕۆ هەولێرت گەشەی پێدایە پایتەختی کوردستانە نفوسش زۆرمان هەیە بەس دەربارەی سەحیەوە نازانمەوە سەحیەوە سەحینە ئەمن قەناعتم پێ چکە لە قەسابخانەی سەر دەبڕێ دکتۆری هەیە مدیری هەیە کارمەندەی هەمشتە بەڕێوەبەری سەربخانە لە هەولێر دڵنیایی داین کە تەندروستە بەڵام ئێمە باز لە تامی باز لە تۆ کامیان دەخۆی قوربان لۆ من فەرق ناکە من هەموم تەجربە کردە هەمووی دەخۆم بەس خۆمانەکە نانا دەزانین کووە ئەم ئەوەکەت پێ بڵێم ئەوە دەمێنێتەوە سەر سعری خۆمانیەکە مەسەن خۆمانیەکە لێکانەکە بەخێو دەکەی کولفەتی گرانترە لەوەی ژمارێکی زۆر لە قەساب هەیە گۆش دەفرۆشێ بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە ئەو گۆشتێک کە لەو هەموو قەسابخانەیە دەفرۆشێ بەڕاست لەم سەرخانەیە دەردەچێت شەر نییە بە تاکی شەر نیە لەوانەیە زۆر زاری وایە بەداخەوە خەڵک چەند ئاژەڵک لێرە دەباتم بە مۆر و وەسلیما ئاژەڵی دیکەی لە پەنا دەفرۆشتن ئەوەی تەنها لە واجیە بەدارەوە کردیا خەڵکەکی دیکە هەیە بەداخەوە و حالەتە زۆر زۆرە بەڵێ گۆشتی مجەممەد دەتاوێنرێتەوە خاو دەکرێتەوە عینەن ئەوەش کە خەڵک پرسیار لە ڕنگ و لە شێوازەکەی دەکاتن دەرێن ئاژەڵی هاوردەکراوە بەداخەوە کە قسە ڕاز نییە ئاژەڵە گۆشتی بەستووە خاویان کردوتەوە بە ناوی ئاژەڵی هاوردەکراو دەیفرۆشنەوە ئیلا ئاژەڵەکە دەفرۆشن بەڵێ گۆشتی بەستوش دەفرۆشێتن بە گۆشتی ئاژەڵی خۆمانەیان بە گۆشتی ئاژەڵی هاوردەکراو کە خەڵک گلێ ئەوەی دەکا لە کاتی کوڵان ڕەش دەبێت گۆشتەکە یان گۆشتەکە بۆنی تەواو نییە لەو حالەتەیدا ئەو گۆشتە بە تاکید نە ئاژەڵی هاوردە ئاژەڵی زیندوو نیە جا هاوردەکراو بیان ئاژەڵی خۆمانەبی ئەو گۆشتێک کە ڕژ دەبێت عادەتەن گۆشتی مجەممەدە یان گۆشتی کەلەشە و کەلەشێک کە پێشمردار بوون لە شوێنان سەردەبڕێتن یان بە شێوەی ناسایی سەربڕایە ئەوەیە
چەندکە لە شەشی لە بەردەرگەکەی بەدارەوە کردو وەکو دلیل کەورە گوشتارگای هاوچەرخێ و لێر سەری بڕێ بەڵام بەداخەوە کەوانە لەسەر مێزەکە یان لە دیوی ژوورێ گۆشتێکی دیکەی دانای و گۆشتە بە هاوڵاتیان دەفرۆشتن بۆیە پێویستە هاوڵاتیان ئاگادار بن لە شوێنە زۆر ڕسمی و فەرمیەکان کەوەی ئاژەڵەکانی هەمووی ئاژەڵی ژوورەوەشی ختمی پێوەبی مۆری کوشتارگەی پێوەبی وەستە تایبەتەکەی پێویتن شوێنێک دیار بکەن تەنها گۆشت لە شوێنانە بکرێت کە شوێنە فەرمیەکان. لەم بە دوواداچوونەدا بۆمان دەردەکەوێت کە بەشی هەرە زۆری ئەو گۆشتەی کە ئێستا لە بازار دەفرۆشرێت گۆشتێکە زۆر جاران لە ڕێگای ئەم سەربڕخانە یان سەربڕخانەکانی هەرێمی کوردستان ناگات بەدەستی هاوڵاتی. بەرپرسان لەم کەرتەدا دەڵێن هەر هاوڵاتیەک مەبەستی بێت گۆشتێکی تەندروست بخوات، گۆشتێک کە زیانی پێدەگات پێویستە مۆری سەر ئەو گۆشتانە ڕەچاو بکات. پاش ئەویش کە هەندێک جار ساختەکاری لە مۆرەکەش دەکرێت پێویستە هاوڵاتی دڵنیا بێت کە وەستێکی لەم شێوەیە لای قەسابەکەیە تاوەکو دڵنیا بێت لە سەلامەتی گۆشتەکە چونکە پێیان وایە بەشی زۆری قەسابەکان پێیان وایە پورت و فێڵێکی زۆر هێلە لەو گۆشتێک کە هاوڵاتیان دەیخۆن چە ئەو گۆشتانەی کە بە شێوەی بەست و دێنە هەرێمی کوردستان چە ئەو گۆشتانەشی کە لەسەر شەقامەکان بە شێوەی نایاسایی سەردەبڕێن و دواتر بە گیانی هاوڵاتیان ساغ دەکرێنەوە. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.